ناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرلەسەر هۆکارەکانی دواکەوتنی موچە هەروە لێکەوتەکانی دەکەین سەرەسەرەوە دەکەین بۆچی موچەی مانگی نۆ دواکەوت و ئەم ساڵ چەند موچە دەفۆتێت بۆچی پارتی یەکێتی 120 میلیارەکە ڕادەست ناکەن و لە بەردەم پێکەنانی حکوومەتی نوێداین ئایا هاوکێشەکان چۆن دەبن پرسی سەر و کۆمار لە بەغداد چۆن دەبێ ئایا لەم حکوومەتە نوێ ئەگەر پێکمێری کێشەکان چارەسەر دەبن یا وەکو ئەوەی پێشووترە کە لە کارنامەی سوودانیش باسی چارەسەرکی کێشەی موچە و نەوت و غاز کرابووییان جێبەجێ نەکران ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا دارا سێکانیانی ئەندامی ئەنجومەی نوێرانی عێراق قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن سوپاسیامە دەبوو دەکەین. ئەگەر سەرتا لە پرسی موچەوە دەست پێ بکەین بۆچی ئەوەندە موچەی مانگینەوە بە تایبەت دواکەوت ئێمە لە کۆتایی بڵێن نزیکی لە کۆتایی مانگی 11 یان ناوەڕاستی مانگی 11 دەین هێشتا موچەی مانگینەوە خەرج نەکراوە هۆکارەکەی چییە لە بەردەم چی داین بۆ ئەو موچانەی کەماون؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سڵاویش لە بینەرە بەڕێزەکان بەهۆی هەڵەی حکومڕانان لە هەرێمی کوردستانەوە ساڵانێکی زۆرە قەیرانی موچە بەرۆکی موچەخۆرانی هەرێمی کوردستانی گرتووە ئەمە یەکێکە لە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە سزای خەڵکی کوردستانە دا بەداخەوە توانین بڵین لە دوای 2015 ساڵێک نەبوو بە ڕێکوپێکی موچە بدرێ مانگێک نەبوو لە کاتی خۆیان موچە دابش بکرێ ئەگەرچی ئەم کێشەیە لە ڕووی یاسای بودجە و بڕیاری دەرگای فیدراڵیەوە هەنگاوی باشینە بەڵام بەهۆی پابند نەبوون بە ڕادەستکردنی داهاتی نانەوتی و هەروەها نەوت هەمومان نەزانین کە درەنگ تەسلیم کرا ئەم گرفتەی دروست کرد لە کاتێکە شایستەی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانی خەڵکی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراق نزیکی 21 تریلیۆن بوو کە ئەمە زۆر زۆرە ئێستا شەڕەکە تەنها بۆ بە شەڕی موچە و لە کاتێکی شاکە هەرێم ئامادە نییە داهات ڕادەستکار لە کاتی خۆیان و گرفتی بۆ موچە دروست کرد ئێمە ئێستا کە تقریبا لە نیوەی مانگی 11 ترازاوی تا ئێستا موچەی مانگینۆ دابەش نەکراوە و هەمووشمان ئەزانین لە کۆتایی ساڵە ئەڕۆینە ختامی ینی ساڵی ژمێرەی کۆتایی کە دێتە پێشەوە ختامی مالی ئەو بابەتێکە بابەتێکی تر ئەمڕۆکە دادگای فێدراڵی حکوومەت و پەرلەمانی کارەکانی وەستان حکوومەت دەبێت بە حکوومەتێکی کار بەڕێکار لەبەرەوە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی یا نەیویست با بڵێن بە جۆرێکی تر ئەم کێشەیە چارەسەرکە لە هەرێما پارە زۆرە داهات زۆرە بۆ شتی چر خەرج ئەکرێ بینیمان لە کاتی بانگەشەیە چۆن تەخشان و پەخشانەکرا بە داهاتی وڵاتە بەڵام ئامادە نەبوون 120 میلیارد بنێرن بۆ بەغاو بۆی بەغاژ موچەی مانگێک بنێرێ ئیتر ئەوە گرفتەکە بەداخەوە نەیانویست چارەسەری بکەن و قەیرانەکە بەردەوامە. باشە ئەوەی کە بەڕێزت ماوەسە باسی کرد پشکی هەرێم بڵێن بە موچە بە پارەی پرۆژەکان پارەپێدانی پارێزەکان 20 تریلیۆن و 910 میلیارد یعنی نزیکەی 21 تریلیۆن ئێستا تەنها بۆ موچە هاتوو پارەویش 7 تریلیۆن و 715 میلیارە ینی بەش نیوەی زیاتری نهاتوو بۆی چیەوە وێنێ ئەگەر ڕێکەوتنەکە جێبەجێکرا بابەتی بوجە وازەحە بۆرێ کاکەچم بودجیاسای بوجە زۆر وازەحە ینی کۆمەڵێک بڕگەی تایە کابێ هەردوو لا پابند بن پێەوە یەکێک لەوانە بۆ نمونە کە حکوومەتی عێراقی فیدراڵی موچە و یا شایستەی دارایی هەرێم بنێرە لە کاتێکە هەرێم ئەو کاتە باسی ڕادەستکردنی نەوتەکرا نەیکرا تاوەکو ئەم مانگانەی لەکەیەوە نەوت ڕادەستکراوە لەو کاتەوە حکوومەتی عێراقی مامەڵی جیاوازەکە لە دوای ئەوەش کە نەوت ڕادەستکرا حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئامادە نەبوو داهاتی نانەوتی وەکو پێویست ڕادەست بکە و ئێستا ئێمە کە لە مانگی 11 مانگینەوە ڕادەست نکراوە لەبەر ئەوە کێشەکان قوڵن گرفتەکان زۆرن بێمتمانەیەکی زۆر لە نێوان هەردوو لادا هەیە و ئیرادەیەکیش نیە بۆی ئەم کێشەیە چارەسەر بکرێ نازانم هەرێمی کوردستان بۆ ئەم سیاسەتەی کرد بۆ هادیاری بە قوتی خەڵکو و بژێوی خەڵکو و شایستە داراییەکانی خەڵکی کوردستان کرد کە ئەمەی لە هەرێمی کوردستانە هەیە لە تەواوی دنیادا وێنەی نییە فەرمانبەر نەزانێت کەی موچە وەرەگرێ نەزانێت ساڵ چەند مانگە نەزانێت مانگ چەند ڕۆژە ئەمە بەس لە هەرێمی کوردستانە هەیە لە تەواوی دنیادا وێنەی نییە سادەترین کاری حکوومەت ئەوەیە کە موچەی فەرمانبەرانی دابینکە ئیتر تۆ لەگەڵ بەغاڕێیەکەوی ڕێناکەوی کێشەت نییە پابندی نابێت زۆڵم لە فەرمانبەر و موچەخۆری هەرێمی کوردستان بکرێ
کە بەداخەوە ساڵانێکی زۆر لیانێک باش بەس مامەسەلەنەوە یاسای بودجە 11 تریلیۆن و نیو 11 تریلیۆن و 500 میلیارددانرا بۆ موچە ئەگەر لە سەرەتای ساڵەوە ینی هەم نەوتەکە بە تاواتی دەسلیم کرابە هەم بڵین داهاتی ناوخۆش ئەو کاتە موچە نەدەفۆتە چکێسە لای کەمی ئێمە تریلیۆن بووە 7 تریلیۆنی هاتووە لای کەمی کاک حەکیم لای کەمی ئەگەر هەرێم پابندەکانی خۆی جێبەجێ کردا ئەو کاتە ئەگەر عێراق پابند نەبووە ئێمە ئەمانتوانی بەرامبەر بە حکومەتی عێراق لە لای لایەنە پەیوەندیدارەکان لە دادگای فیدراڵی تەنانەت لە پەرلەمان لەناو هۆڵی پەرلەمانە دەنگمان دلێرتر بووایە بەوەی کە ئەماودەوە حکوومەتی عێراقی فیدراڵە ئەوێ سزای خەڵکی کوردستان بدا و شای سەدارایەکانی بۆ نەنێرێ وە زوڵم لە خەڵکی هەرێمی کوردستانەکە بەڵام لە کاتێکا تۆ هەرێمیش پابند نییە هەرێمیش پابند نەبووە ئەتوانین بڵێن دوولایەنەیە کێشەکە بەشێکی ئەوەیە خەتای هەرێمی کوردستان ناوێ ئەم کێشەیە چارەسەرکە و ناوێت داهات ڕادەستکە چۆن لە ڕابردووە هەر نەیکرد بووم باشترین نمونە ساڵی 2024 لە کۆی تەواوی داهاتی هەرێمی کوردستان داهاتی نانوتی ئێمە باسەکەین حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر هەڵە نەبمازام 399 میلیارد ڕادستی حکوومەتی عراقی فدرال کردووە لە کاتێکە حکوومەتی عراقی فدرال 11 موچەی ناردووە بە کاملی لەگەڵ 441 میلیارد بۆ موچەی مانگی 12 ئەمە ئەم حکوومەتە ئەمە فرسەتێکی باش نەبووە بڕیاری دادگای فدراڵی بۆ خەڵکی کوردستان بۆ شای سەدارایەکانی بۆ موچە بەڵام لە کاتێکا تۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەهات وەکو پێویست مامەڵەی لەگەڵا بکە ئێمە بمانەوەیان نەمانەوە حکوومەتی هەرێمی کوردستان 2020 لەگەڵ بەغای ڕێکەوێ کێشەمان لە جێبەجێنەکردنی یاسای بودجێگەر ناوەکو تەرخانکراوی دارایی بۆ موچەوە 11 تریلیۆن و نیو هەیە بەشی تاوی 12 موچەکە دەکات بۆ پرۆژەکان هەیە بۆ بودجەی پەرەپێدانی پارێزگەکان هەیە بەدڵنیاییەوە بودجەی عێراق بودجەیەکی زەبەلاح بوو نزیکەی چۆتە 220 ئەوەنا تریلیۆن دینارە و پشکی هەرێمی کوردستان نزیکەی 21 بوو ینی 2900 شتێکی وا بوو بەڵام کاتێک تۆ نتوانانی لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوی و ئەو کێشانەی کە هەیە و ساڵانێکە لە نێوان هەردوو لاداماوەتەوە تۆ چارەسەری بکەیت لە کاتێکە ئەو وەفدانی کە ڕۆشن بۆ بەغاڵەوانەی لە ژمارە نێن ئەوەندە چون و هاتون ئەوەنە گفتوگۆیان کرد ئەوەنە ڕێکەوتنیان کرد ئەوەنە بەڵێنیاندا ئەوەنە دانیشتن بەڵام دوجار ئەوەتە تەنانەت کێشەی موچەی پێ چارەسەر نەکرا جای شای سەدارایەکانی هەرێمی کوردستان یعنی نابێ حکوومەتی هەرێمی کوردستان بەم عقلێتەوە هەنگاو بنێ لە داهاتووە ئەگەر هەروە بکە بە دڵنیای و کێشەی موچە و قەیرانی موچە بەردەوامە بێ تۆ ناکرێ ئەمە اینجا لەم حکوومەتە ئەوەشی خۆشە لە هەموو بانگەشەیەکی هەڵبژاردنە مژدە بە خەڵک کوردستاندا کە قەیرانی موچە چارەسەرەکا و موچە پاشکەوت کراوەکانیان بۆ ئەداتەوە جارێکی تر و لە 2010 ئەیگوت بۆتانە جێڕمەوەی ساڵانی ڕابردوو لە 2021 هەروایوت لە 2024 هەروایوت لە 2025 هەرواڵێ ئێم حکوومەتە کەواتە ناوێ ئەم کێشەیە چارەسەرکە و مادام کێشەیەکەیە ئەبێ حەلی شەبێ ئەبێ حەلی شەبێ ئەگەر حەلەکە بۆ نمونە ئەگەر حکوومەتی عێراقی فیدراڵە با هەرێم پابندەکانی خۆی جێبەجێ بکە ئەو کاتە هەمومان ڕوو لە قونسوڵی وڵاتان بکەین لە نتۆی گرتوەکان بکەین لە دادگای فیدراڵی بکەین لە پەرلەمان بکەین بڵێن ئەم حکوومەتی عێراقا سزای خەڵکی کوردستانەدا کە بە پێی ئێستحقاقی یاسای بودجە بە پێی بڕیاری دادگای فیدراڵی بە پێی مادەی دەستوری خەڵکی هەرێم و خەڵکی عێراقی جیاوازیان نییە بەڵام ئەوە ئێستا زوڵم لە خەڵکی هەرێمی کوردستانەکە بەڵام هەرێم پاسەکەی داوە هەرێم پاسەکەی داوە بۆی ئەو وامان زوڵم لە خەڵکی هەرێمی کوردستان بەزۆکو موچەی مانگینەوە مامۆستا ئێستا بڵین دیارە پێچێک کۆتای مانگە بنێژی لەگەڵ موچە خۆرانی عێراق جارێ حکوومەتی هەرێم جارێ حکوومەتی هێرێم نەی نردووە 120 میلیارد حکوومەت بینێرێ ئەو کاتە هەموو جارێکە حکوومەتی هەرێم پارەکەی نردووە دوای ماوەیەک عێراق موچەی مانگی نردووە یعنی ئەبوو بۆکو نیازپاکێک حکوومەتی هەرێمی کوردستان با لە سەرەتای مانگی دابی نردایە با لە ناوەڕاستی مانگی دابی با لە سەرەتای مانگی 11 بی نردایە هەر نەی نردووە تا ئێستا ئیتر ئەوە خۆمە ئەڵی چی تۆ بڵێ هەر بڵێ نەبێ حکوومەت موچە بنێرێ هەرێم بینێرە یان نەینێرێ ئەخردێ ئەمە پێ ناوترێ جێبەجێکردنی یاسا و بڕیاری دادگای فیدراڵی و ڕێکەوتنەکان ئەزمموی حکومداری ئەزمونێکی سیستەمێکی سەرکەوتوی ئیداریە نەک سیستەمێکی میزاجی و شخصی و تۆ داوا لە بەرامبەرەکەت کرد بەڵام بەخۆتی چەند گاوێک نەنی هیچ پابندیەک جێبەجێ نەکەی هەرێمی کوردستان جاران نەوتیشە ڕادەست ناکرد داهاتیشی نانارد ئەگو دەبێ بەقام موچە بنێرە بینێرە من دابەشێکم نەی نێرە نییە داهاتی فرۆشی نەتو داهاتی ناخۆ بۆ خۆم ئێمە
ئەمە کە ئەزمونی حکومڕانیە. پێشبینی دەکرێمەوە ساڵە کۆتایی بڵێن هەر موچەی مانگین و هەردێک کێشیتیانیەوە زۆریش دواکەوتەوەە کاتمان کەم ماوە کاتکەمە وەکو موچەی مانگینەوە ئیشکال کاتمان کەم ماوە بۆ ئێمە ئێستا لە بەرواری 11 لێرە 12 ڕۆژمان ماوە وایە لەوێژ مانگێک ئەمە 40 ڕۆژ وایە لە 40 ڕۆژە موچەی 4 مانگ چۆن نەدرێ دابشکێن 10 ڕۆژ موچەیە کەشتیوە مستەحیلە چکە هەرێم نایەوێ یەکەم و عێراقیش بەرەو ختامی سەنەی مالی ئەڕۆ کۆتایی ساڵی دارایی ئەڕۆ مانگی 12 ئیتر خۆپتەوە نەتەوێت جا عێراق ئایا بۆ ساڵی 2026 بودجە تەسەور ناکەمەوە بە ئاسانی بەس ئەوەی کە پێشبینی کرا بوو بڵین موچەی مانگین و کۆتایی مانگە پێچێ تا کۆتای مانگە بنێردرێوە من ترسم هەیە ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو چەند مانگێک ببێتە قوربانی چەند مانگی من ترسم هەیە کە هیوادارم وانە بێ مەسە دوو موچێ چکە سەر ڕەنگە مانگین و مانگی دەبێ مانگی دێت وایەت مانگینەوەدە دەبێ بێت وایە ئێمە هیوادارین هەمووی بێ ئەسڵ وایە هەمووی بدرێ بە خێر نیە بە خەڵکی ئەوەی کەلی دەخوێنرێتەوە هەر بەڵام بەم سیاسەتی مماتەڵەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکوتم مبەڕێکی داوە بەدەست بەغاوە ئێستا بۆ نمونە وا ئەمان 120یان نار 120 نێرن ئایا 420 ملیاری نێرن بۆ بەغا بەخبژارەکە وازەحە کەمە قەنەعەت ناکەم حکوومەتی هەرێم بینێرێ بۆ چونکە ئەزمونمان هەیە لە ڕابردووە لە 2015 و 16ەوە چ ساڵێک 12 موچە وەرگیراوە نازانم ئەگەر ساڵێک ڕێکەوت بێ ساڵی وا بۆ 5 موچە درراوە ساڵی وا بووە 9 موچە درراوە ساڵی وا هەبوو 11 موچە درراوە بۆ ئەم ساڵش تا ئێستا 8 موچە درراوە لەبەرەوە گرنتی نییە بەڕای من خوا بکە لای کەمی ئەم 220 بنێرن بۆی کەمترین موچەی خەڵک بفەوتێ لای کەمی کەمترین موچەی خەڵک ئەو ڕێکەوتنێکە کرابوو لەگەڵ بەغدا کردێن هیچ ئەویتیان نەبوو هەموو موچە نەفۆتی چکە و کاتە پێش ئینتیخاباتەکە دەیانگوت موچە نافۆتێ و هەمووی دەدرێ و لە ئاسی باڵا قسەیانە سەرەوە دەکرد وتە جیایە و کردار جیایە بەڵێن جیایە و جێبەجێکردن جیایە لە هەرێمی کوردستانە بەڵێن زۆرە بەڵام کردار کەمە وامەکەم جاری ئێمە 30 و ئەوەندە ساڵە لە هەرێمی کوردستانە ئێستا بڕۆ هەڵمەتی بانگەشەیە یەکەم پەرلەمانی کوردستان بەڵێنەکانی ئەم دوولانەی دەسەڵات بێنەوە پێشچاوی خۆت حساب بۆم کوردستانە دەوڵەتێکی زۆر ڕاقی بووە و پێشکەوتو بووە و بەڵام ئەوەتە ئێستا ئەیبینین قەیران بە قەیران لە بڕۆ بۆلا وەکو یاسای بودجە باس کرد ئێستا بەپی تەفسیرەکەی ئەمڕۆی دادگای فیدراڵی بێ حکوومەتەکەی سوودانی بۆتە کاربەرەکە ئەو مانای چیە دوایش بۆمان چیکەوە هەتای حکوومەت پێگرنی حکوومەتی ئێستای سوودانی ناتوانێت پرۆژە یاسای بودجە بنێری بۆ پەرلەمان حکوومەتی کاربەڕێکەر پێشتر دادگای فیدراڵی دەسەڵاتەکانی زۆر بە جوانی ئاماژە پێ کردووە توانای گرێبەستی نییە توانای کۆمەڵێک پرۆژەی استراتیژی نییە توانای کۆمەڵێک بەرنامەی نییە بەڵکو حکوومەتێکی کاربەرێکەرە ئیشی ڕۆژانی هاوڵاتیان بەڕێەکە سەبارەت بە پشکی بووجە و موچە و ئەوانە بابەتێکی ترە ئێمە ساڵی وا هەبووە بۆ بووجە دوا کەوتووە بۆ پەرلەمان بەڵام بە یاسای 1/12 ساڵی پێشووتر مامەڵە کراوە موچەی فەرمانبەران دراوە کە لە عێراقا وەکو بابەتی دارایی عێراق مشکلەی دارایی نییە بۆ چکە عێراق نەختینەیەکی دراوی زۆری هەیە لەگەڵ بانکی نێو دەوڵەتیا چۆنەڵی لینکی هەیە ئەتوانێت مامەڵەیان لەگەڵا بکە بەڵام گرفتەکە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان بۆ نەهات بە سیاسەتێکی تەندروست مامەڵە بکە سود لەم خەزێنە دارایی عێراق ببینێ نەک بێ دژایەتی بکە بڵێ من ئامادە نیم لە مناڵێک بپرسین بڵێ 120 ملیار بدە بە حکوومەتی عێراق و بە ئەو 950 ملیارد بۆ بنێریان 970 ملیارد بۆ بنێرە ئەڵێ ئەمە شتێکی باشە تۆ لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستان و لە پێناوی شایستەدارایەکانی فەرمانبەرانی یاریی کوردستان ئامادە نەبی 120 ملیارد بنێری ئیتر ئەمە چمانایەت بۆ دڵسۆزی بۆ خەڵکی کوردستان و بۆ ئەزمموی حکومڕانی و بۆ خانەنشینان و بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان هەڵەگرێت بەس مەسەڵکو یاسای بودجە بۆ 2026 بە پێی تەفسیری دادگای فیدراڵی بێ حکوومەتی کاربەرەکە ناتوانێت پرۆژە یاسا بنێری جا یاسای بودجە بێ یان یاسای حکوومەتەی سوودانی مافیەوەی نییە کە پەرلەمانیش بڵێن هەر کۆتاییاتەوە ینی مافیەوەی نیە سەب ئەگەر پێناچێت 2026 یاسای بودجە بێ یان ئەگەر هەبێ زۆر دوا دەکەوێت ئێمە بەدڵنیاییەوە بۆ دواکەوێ ینی ئەمە شتێکە تحصیل حاصلە ئێمە هێشتا پەرلەمان ئەبێ کۆت بێتەوە پەرلەمانی نوێ دوای ئەوەی نەتائیج مسادقە کرا و تانەکان بەلانی کەمەوە دوای ئەوە سەر و کۆمار داواکە ئەنجومەنی نوێنەران کۆبوونەوەی خۆی بکە
بە سەرۆکایەتی بە تەمەنترین ئەندامی ئەنجومەنەکە. بەڵام کاتێک کە کۆبوونەوە ئەکرێ کە ئەڵێ لە کۆبوونەوەکە سەرۆکی پەرلەمان و هەر یەکێک لە جێگرەکانی هەڵەبژێرێ، سیستەمی حکومڕانی لە عێراق سیستەمێکی تەوافقیە. سەرۆکی پەرلەمان هیچ شەیە، هیچ سوننەکانە لە عێراق. ئێستا سوننەکان قسەیەک هەیە کە داوای سەرۆک کۆمارەکەن، بەتایبەتی حەلبوسی و بەهێزترین هێزی سوننەش لە ناو سوننەکانە. باشە کەواتە ئەو دابەشکاریە تەوافقی کە هەیە تێکەچێ. چۆن تێکەچێ؟ شیعە دەستبەرداری پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران نابن، ژمارەی کورسیەکانیان زۆرە و پێشتر بە سیستەمی تەوافقێکەوە هاتووە چەند خولێکە ئەمێنێتەوە لە نێوان کورد و سوننە. ئایا کورد دەستبەرداری پۆستی سەرۆک کۆمارە بێ؟ ئەمە پرسیارێک. تەنانەت لە ناو کوردیشە ڕای جیاوازەیە بۆ پۆستی سەرۆک کۆمار. ئێمە لە خولی پێش و بۆ خولی پێشووتریشە، دوو خولی پێشوو ینی بەم خولەوە بێ بەسێم پارتیوێکێتی هەردوو لایەن پاڵەوراویانە بووە. ئەمە ڕێکەوتنەکان یان پێکێنانی حکوومەت یان تەشکیلکردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دواخە. بۆیە دوورنی ئەم هەنگاوی دادگای فیدراڵی بۆ ئەوە بێ کە لایەنەکان بکەونە خۆیان و گفتوگۆ بکەن، لێک تێگەیشتن بکەن بۆی پەرلەمان زوو دانیشتن بکە و حکوومەت زوو پێک بێ. هیوادارین کەوا بێ. مەوسێ بۆ پرۆژە یاسای بزەی پەرلەمان کۆبێتەوە. یاسا دوای چێ دوای حکوومەت یاسای بودجە ئەنێرە حکوومەتی نوێ. ئێم حکوومەتی نوێیە پەرلەمان دائنیشێ، دوای یەکێک ڕاستپێرێ بۆی حکوومەت تشکیل سەرۆک کۆمار هەڵەبژێرێ، دوایی کوتلەی گەورە لە پەرلەمانە بۆ ئەوەی حکوومەت تشکیل کاکە شیعەکانن. ئەوانیش لەناو خۆیانە ئایڕەیەکەون، چونکە جاری پێشوو شیعەکانیش لەناو خۆیانە تەبا نەبوون و کاتێکی زۆری ویست. ئەگەر هەڵە نەبم پێکەنانی حکوومەت زۆر دوای پەرلەمان کەوت. ساڵێک و تقریباً مانگێک بوو. ئەوەش بابەتێکە. ئەجا حکوومەت ئەو کاتە ئەبێ یاسای بودجە بنێرێ بۆ پەرلەمان و لە پەرلەمان گفتوگۆ بکرێ و دەنگی لەسەر بدرێ و ببێ یاسای بودجە. کەم پێم وایە 2026 ظاهرەن بودجە لە کاتی خۆیان نابێت. باش بەس ئەگەر هەرێم بۆنمونە پابەند بێ بۆ ئەوە بڵین 2025 لە بەردەمەوە داین موچەیەک یان دوو موچەوە خوێ باشە ئەی بۆ ساڵی داهاتوو ئەگەر هەرێم پابەند بێ بە داهاتی ناو خۆڕادەستکە نەوتەکە هەر بڕوات ئەو کاتە پاڵچۆنە ینی بۆ شایستەدارایەکانی هەرێمە پاڵپشتی باشمان هەیە. یاسای بودجەکە ئەگەر بە 1/2 بێ و کاری پێکرێ بۆ هەرێم وەکو عێراق. دووهەمیان بڕیار دادگای فیدراڵیمان هەیە، سێمیان ئەو ڕێکەوتنانەمان هەیە، چوارەمیش دەستوریشمان هەیە. بەڵام ئایا هەرێم ئێوەی ئەم کێشەیە چارەسەرکە؟ ئەمە پرسیارە جدیەکەیە. ئایا هەرێم پابەند دەبێ؟ چکە دەیانگۆ ڕێکەوتنەکە بۆ 3 مانگە ڕێکەوتنی حکوومەتی هەرێم هەموو مانگی ڕێکەوتنی تازی کردووە. بەڵێ دەیوت کۆتایی ئەم ساڵ کێشەی موچە سەرڕات هەموو مانگێک مژدایان بە خەڵک داوە، هەموو ڕێکەوتنەکان ئەو بەڵێنیان بە خەڵک داوە کە کێشەی موچە چارەسەرە بێ، کۆتایی پێدێ، بەڵام مانگێک زیاتر بڕناکە. مەمۆستی بۆ ساڵی داهاتوە گەرەوان پابەند بن موچە هەردێ ئەگەر نەوتەکار بەردەوام بێ لە ڕۆشتن داهاتی ناو خۆڕاستکردن بۆ ساڵی داهاتووش موچە نەهاتنی موچە بڵێ موچەی فەرمانبەران نەهاتنی موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان مخالفەیەکی وازحی دەستورە، مخالفەیەکی وازحی یاسا بەرکارەکانە و پێچەوانەی بڕیاری دادگای فیدراڵیە کە لە کاتێکە ئەمەی لێرە هەیە لە دنیادا نییە. هەرێم و بەغا هاتوون لە پێنا لە نێوان بەرداشی هەرێم و بەغایە موچە خۆرانی هەرێمی کوردستان بوون بە قوربانی کە لە دنیای ئەمە وێنەی نییە. موچە خۆر نابێ موچی بفوتێ بێ مانگانە لە کاتی خۆیان موچەی پێ بدرێ. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە زیاتر لە 12 ساڵە هیچ مانگێک زەمانەتی پێدانی موچە نیە لە کاتی خۆیان. باش بینی سەر ئەو تەفسیری دادگای فیدراڵی یاخود بەر لەوەی بینی سەر و تەفسیری دادگای فیدراڵی پێشتر ینی قسە لەسەرەوە نەبوو کە موچەی موچە خۆران بفۆتێ، قسە لەسەرەوە پلەبەرزکردنەوە دەست پێ بکاتەوە. بۆ نمونە زیندانانی سیاسی ئێستا زیاتر لە 20,000 زیندانی سیاسی مەلەفەکانیان تاو بووە، بەڵام تاکوین ئێستا مینحیان بۆ نەبەستراوە، ئەوە کەم ئەندامانن، هەژارەکانن چاوەڕێەوە بوو ئەوانیش سوودمەند بن لە بودجێ عێراق و ئەوانە. ئەم هەڵبژاردنەوە سەر یاسای بودجە بڵێن چۆنە؟ ئەم هەڵبژاردنە کە لە پێش بوو ئەنجام درا باش عادەتەن لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە بەڵێنی زۆر بە خەڵکە درێن، بەڵام لە دوای هەڵبژاردن جێبەجێ ناکرێت. ئەمە کێشەکانیان لە کاتێک کە ئەمانە پێویستی بە بەڵێن نییە، چونکە مافێکی ئاسایی خەڵکی کوردستانە موچە بودجە
دامەزراندن پلە بەرزکردنەوە ئەم مافێکی ئاسایی خەڵکن ئەمە تۆ ناکرێت بە بەخێر بە خەڵکی بفرۆشتوانێ کاری لە پێشینەی حکوومەت ڕێخستنی کاروبارەکانی وڵاتە ئەمانش کاروباری وڵاتن دامەزراندن و خانە نشین و موچە و پلە بەرزکردنەوە ئەمانە ئیشی ئاساین بەڵام لە کاتێکا تۆ ئەگەر بڵێم سیستەمی ئیداری وڵات یا لە هەرێم هێندە گەندەڵ و فاسدە نازانن دەست بۆ شوێ بەرن نازانن لە چۆ چاکی بکەن ئەو قەیرانانە دروستەکە کە ئێستا بەداخەوە خەڵکی هەرێمی کوردستان باجەکە ئێدەن بۆیە من دڵنیاتەکەمەوانێ ئێمە پێشتر ئەممان بە خەڵکی کوردستان وتە بۆ ڕامانگەیاند بوو وتمانە ئەگەر ئەم هێزانە دەرچنەوە زۆری نەبن 33 ساڵی ڕابردوو چیان کردووە چ قەیرانێکیان بەرهێناوە قەیرانانە بەردەوامە بن ئێستاش جارێکی تر هەرم 2000 لە هەرێمی کوردستانانە دەسەڵاتن و هەر هەمان عەقڵیەتە لە ئەزمون و هەژمونی دەسەڵات و حکمڕانیە لە هەرێمی کوردستانە تۆ 33 ساڵی ڕابردوو چاوەڕوانی چی لێ کردووە ئێلەم 4 ساڵی ڕابردوو شاربێ چاوەڕوانی ئەوەی لێ بکەیت غەیری ئەمە ئەگەر دڵ بە شتێک خۆشکەی جۆرە لە جۆرەکان نەتوانن پێی بڵێن ئەمە جۆرێکە لە سادەیمان بەزوکو کارنامەش لەسەر لە کارنامەکەی سوودانی مەسەلەی موچەی تێدا بوو یاسای نەوت و غاز دەرچێکێشی موچە چارەسەر بکرێ مادەی 140 تێدا بوو شایستەکانی پێشمەرگۆ بڵێ موچە خۆرانی تیا بوو بەڵام ئەو حکوومەتەکەی سوودانیش ئەمڕۆ کۆتایی هات بۆ کاربڕێکرد هیچیان جێبەجێ نەکران لە کارنامەی 4 ساڵی بڵێن پارتویەکێتی خۆیان لە ئەنجومەنی وەزیران هەبوو چوان وەزیریان هەبوو سەرۆک کۆمارە خاڵێکی زۆر لە کارنامەکانی حکوومەتی سوودانی جێبەجێ نەکران یەکێک لەوانەیە یاسای نەوت و گاز بوو یەکێک لەوانە بیلفعل و شای سەدارانی هەرێمی کوردستان بوو کە تۆ هەر موچە هاتووە ئەویش بە پچڕ پچڕی بۆ خەڵکی کوردستان بەڵام دیارە ئەو مبەرڕی ئەوە بووە کە هەرێمی کوردستان پابەند نەبووە ئەمە خاڵێکی تریان ئەتوانم بڵێم بەداخەوە بە تایبەتی لایەنە دەسەڵاتدارەکان لە بەغا هێندە لە بیری پاراستنی بەرژەوەندی و پێگەی خۆیان نابوون هێندە لە بیری شەڕی مافە شایستە داراییەکان و دەستوریەکانی خەڵکی کوردستانە نەبوون ئێمە لەگەڵ بەغای کێشەی زۆرمان ماوە کێشەی ئێمە هەر موچە نییە بەڵام هەموو شتێکیان لەبیر خەڵک بردوێتەوە هەر موچە بۆ چکە دەستیان بەسەر قوتی خەڵکا بردووە مەرگیان پیشانی خەڵک داوە خەڵک بە لەرزوتان ڕازی بووە ئێستا خەڵک وای لێ هاتووە من ئەمڕۆ کۆمەڵێک باس کرا لە شوێنە یعنی ئەیانگوت ئەگەر هەر موچەیەک یا دوو موچە بفەوتە ناکەی ترسیوانی هەموو بفەوتی یعنی ئەمە بۆ ئەم حکوومەتە لە ڕابردووە ئەوەنە سزای خەڵکی هەرێمی کوردستانی داوە ئێستا نازانێ ئایندەی ئەم وڵاتە بەرەو کوێ ئەڕوا شای سەداراییەکانی کەی وەرەگرێ مانگانەکەی موچە وەرەگرێ کە ئەمە گرفتە سەرێکێکم بۆ چونکە پلانێکی وازەح نییە ئەجەندای حکوومەت بەرژەوەندی خەڵک نییە خزمەتکردنی خەڵک نییە چارەسەرکردنی کێشەکان نییە لەگەڵ بەغایە ڕۆژ بەڕێکردنە چۆن حکوومەتەکە کار بەڕێکەرە ڕۆژمان پێ بەڕێەکە بەداخەوە لای کەمی ئەبوو ئەم لەگەڵ بەغایە نیاسپایکیی پیشاندایە ئەم داهاتی ڕادەستکردا ئەو نەوتە هەتا بۆی کرا ڕادستی نەکرد هەتا بۆی کرا حتا لە توانایە بوو ڕادستی نەکرد بە قاچاقی فرۆشت هیچیشی دیار نەبوو قەرزاریش بوون لەسەری لەبەرەوە ئەمە پێی ناوترێ حکومڕانی تەندروست و حکوومەتی سەرکەوت و جگە لە شکست جگە لە دۆڕان جگە لە قەیران شتێکی تری باشبین سەر ئەو تەفسیر دادگای فیدراڵیەوەی کە باست کرد و کارتی لەم کاتەدا سەرۆک کۆمار داوای کرد و کە مادەی 65 دەستور تەفسیر بکرێت هەم خۆشی ئایا لە پۆستەکەی دەمێنێتەوە هەم پەرلەمان هەمە ئەوش کە حکومەت وتی حکومەت بۆتە کار بەڕێکە پەرلەمانیش وەکو خولی ئێستا خولی پێنجەم کۆتای یادەوە چۆنە هۆی مادەی 56مان هەیە لە دەستوری هەمیشەی عێراقا زۆر بەوازحی باسی ماوەی دەست بەکاربوون و کۆتایی هاتنی خولی ئەنجومەی نوێنەرانەکە وەکو ئەنجومەی نوێنەران ئەڵێ لە ڕۆژی یەکەم دانیشتنەوە کە سوێندی یاسایی ئەخورێ هەتا 4 ساڵی تەقویمی بەردەوامە بێ بەپێی ئەم مادەی دەستوریە بێ لە نوێی 2022 پەرلەمان سوێندی یاسایی خواردووە واتە هەتا 8/1/2026 بەردەوامە بێت بەڵام سەرۆک کۆمار داوای لە دادگای فیدراڵی کردووە تەفسیری ئەم مادە دەستوریە بکە ئەمڕۆ دادگای فیدراڵی بڕیاری دەرکردووە کە پەرلەمانیش و حکوومەتیش کارەکانیان کۆتایی دێ حکوومەتە بێ بە حکوومەتی کاربەڕێکە پەرلەمانیش دەسەڵاتی تەرشیعی و کە یاسادانانە لەگەڵ چاودێریە کۆتایی پێدێ کە ئەمە ئەگەر سێری مادە دەستوریەکەی مخالفەی مادەیەکی دەستوریە بەڵام لە کاتێکە سەرۆک کۆمار داوای لەیەکە و تەفسیری دادگای فیدراڵی بۆی ئاوایە جۆرە لە جۆرەکان سەرۆک کۆمار هی نەبێ ینی پێگەکەی خۆی بەکارەهێنێ بۆ
بەس دەڵێ سەرۆکۆمار دەمێنێتەوە تا سەرۆکۆمارێکی هەڵدەبژێت سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش ئەمێنێتەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش کابینە وەزارەکەش ئەمێنێتەوە بەڵام ئەبێ بە حکوومەتێکی کاربەڕێکەر پێناسی حکوومەتی کاربەڕێکەر ئەبێ جێبەجێ بکەن نەک حکوومەتی کێمیشتی پەرلەمانی سەمادەم دەسەڵاتی چاودێری نەبێ لێپرسین دەبێت پەرلەمان وەکو پەرلەمان هەرخۆشی تقریبەن تەسەور ناکەی کە بۆ نمونە ئەم پەرلەمانە بۆ چکە زۆرێک لە پەرلەمانتارەکان دەرچوونەتەوە ئەمە یەک زۆرێکیان دەرنەچوونەتەوە هەردوو بەشەکەی تایە وایە بەنسبە تەسەور ناکەی پەرلەمان بتوانێت کۆبوونەوەی بکاو دانیشتن تەواو بکاو نیساب تەواو بکەوە بەڵام وەکوتم ئەو بڕیارەی دادگای فیدراڵی بۆ لەم کاتە ئەمە خۆی تەفسیری تر هەڵەگرێت ئایا بارودۆخی عێراق خۆ پێشتریش بڵێن تەفسیری حکوومەتی کاربەڕەکەر کراو لە دادگای فیدراڵی پێشتر تەفسیری کراوە بەس ئەوەی کە ئەمە لە هیچ خولێکی پەرلەمانیە بۆ نمونە خولی پێشووتر با بڵێ خولی چوارەم خۆیان هەڵۆشاندەوە پەرلەمان هەڵبژانی پێشوەندیان ساڵێک پێشخست خولەکانی تر بەپێ ئەو یاسایە کۆتاییان پێات بەپێ ئەو مادە دەستوریە بەس ئەم جارە بۆ دادگای فیدراڵی ئەمڕۆم بڕیاری داوە یا تەفسیری بۆ ئەم بڕیارە بۆ وەڵامەکەی سەرۆک کۆمار بەم شێوەیە بووە ئەوە لای ئەوان خۆیان ئەهلی اختصاص و بڕیاری کۆتایی لای ئەوان و بڕیاریان بەو شێوە داوە و ئەبێ هەموو دەستگاکانی دەوڵەتیش ڕێز لە بڕیارەکەی بگرن بە دڵنیاییەوە ئەگەر چی هەندێک لەوانەیە تێبینی و سەرنجەوێت لەلاەن هەندێک کەسەوە بەڵام دوجار بمانەوەیان نەمانەوێت دادگای فیدراڵی هەمووانەزانین بڕیارەکانی باتەوە ملزیمەوە شرۆڤەی بۆ ئەو داوای سەرۆک کۆمار کردو کۆتایی بە کارەکانی پەرلەمان و حکوومەتیشی کردو بە حکوومەتی کاربەڕێک باش مامۆستا دەخولەکێکمانمەوە سەبارەت بە پێکێنانی حکوومەتی نوێ بە سەبارەت پارتی ویکێتی پێ دوای ئەم جارش بەجیا دەڕۆن بۆ بەغدا جارێکی تر بڵێن دوو هاوپەیمانی جیاوازیش هەڵەیەکی گەورە بوو ئەم جارش هەڵەیەکی گەورە بوو کردیان سنگ و پێگەی کوردیان لە بەغا زۆر لاواز کرد هەرێکیان کوێ گەڵ هاوپەیمانێتێک پارتی دیموکرات لەگەڵ حەلبوسی و لەگەڵ سەدرا بوو دوجارەوە بوو سەدر کشایەوانێ ئەمان کەوتنە حاڵەتێکی ئەگەر ناویبرین ئیحراج بوون دوای بڕۆنەوە بەلای چارچەوەی هەمانگی و لەگەڵ ئیتیلافی ئیدارەی دەوڵای هاوپەیمانەتی دروست بۆ حکوومەت پێک بێنە لەبەرەوە ئەگەر یەکێتی و پارتی بیانەوێ بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەسڵ وایە بە یەک پاکەج بەشداری بکەن ناکۆکەکانیان زۆرە ناکۆکەکانیان زۆرە و پارتی وەکێتی ئەگەر ناکۆکیان نەبووایە ساڵێک و بەبزام لە 2024 ساڵێک و مانگێکە ساڵێک و مانگێکە هەڵبژاردن کراوە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێک نهاتووە ئەمە ئێستا هەر هەنگاوێکەنێن بۆ بەغا ئەبێ حیسابی هەرێمی کوردستانیش بکەن بوو بۆ یەک پاکێج بتەوێن بمانەوێ یان نەمانەوێ کاتێک باسی پۆستەکانی خوارەوەکەی ڕاستە لە عێراق سیستەمێکی تەواوفقیە و حیسەی کوردیاری کراوە بۆ نمونە ئەوەنە لە کۆی ئەوەنە وەزارەتە ئەوەنە وەزیرەی بەرەکەوێ لە کۆی سێ سەرۆکاتێکەیەکی هانی بەرەکەوێ کە سەرۆک کۆمارە بەڵام وەکوتم پارتی و یەکێتی هەردووکیان پاڵێوراویان هەبووە ئێستا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کێشەکان قوڵە ئێستا پارتی دوو خیاری عرض کردووە خیارێکیان ئەڵێ ئەگەر لەبیرتان بێ پەیامێکی نار بۆ یەکێتی وتی ئەگەر تا 11 حکوومەت تشکیل نەبێ ئەوە تشکیل نەبوو ئەو کاتە ئێمە دوای 11 سەیترمانە بێ ئێستا دوو خیاریانگەی با بڵێن دوو ئەگەریان هەیە ئەگەرێکیان ئەوەیە ئەڵێن پارتی محاولەی ئەوەکە زۆرینەیەکی پەرلەمانی دروست بکە لە ناو پەرلەمانە کۆبوونەوە بکە و حکوومەت تشکیل بکە و پۆستەکان یەکێتی بە بەتاڵی بێڵێتەوە جارێکی تر ژوای کرد بەڵێ ئەمە ئەگەری دووەمیان ئەوەیە باز لە انتخاباتی پێشوەختاکەن هەڵۆشانەوەی پەرلەمان کە من پێم وایە گەرەیان قورسە بەڵام مستەحیلیش نییە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە مەبەستیان بێ هەڵبژاردنی کوردستان مەبەستیان بێ ئەو کاتە بەڵام ئەگەر ئەوەنەی خەڵک بۆ کۆبێتەوە پەرلەمان هەڵۆشێنێتەوە ئەی بۆ حکوومەت تشکیل ناکە و پەرلەمان سەرۆکی پەرلەمان هەڵنابژێت ینی ئەوە لەبەرەوە تۆزی ئەو بابەتێکە بابەتەکەی تر ئەوەیە لەگەڵ حکوومەتی عێراقا بۆ پێکهێنانی حکوومەت ئەوش بەڕاستی چێشمی زۆر و ململانەی زۆر و بێمەتوانەی زۆر لە نێوان پارتی وەکێتیا و لە نێوان کورد و لایەنەکانی تر لە عێراقا و ئێساوەکوتم قسە لەسەر بۆ ناو ماڵی شیعە ئاڵۆزیەک و بێمەتوانەیەکێ لە نێوان سوودانی و مالیکی و چوارچەوەی هەبانجە
لە نێوان سوننە عینن شت گرفت و قەیرانێک هەیە لە نێوان بەرەی سوننە. کوردیش پارتی یەکێتیش ئەوە حاڵیانەکەی بینین لەبەرەوە بەڕاستی پێکێنانی حکوومەت لەوە ناچەوە ئەگەر چی مەبەستیان بێ هەموو شتێک ئەکرێ ئیرادەیەکە بێ یا فشارێکی دەرەکەیە. بەڵێ بەس وەکو پێشتر بڵێن شارکانە خۆیان کاندیدی سەرۆک وەزیران دیاری دەکەن بەس بۆ کاندیدی سەرۆک کۆمار وەکو بەڕێزوت لە دووخوری ڕابردوش پارتیوکی تێرێک کاندیدی خۆیان نەبووە. ئەمجارش پێشبین دەکەی هەر دوو کاندید هەبێ بچێتە ناو پەرلەمان و بەدەنگی پەرلەمانتاران یەکرا بکرێتەوە. ئەگەر بیانەوێ کێشەکان چارەسەر بێ و زوو ئەم پرۆسەیەک لای بێتوانێت وا پێویستەکە بە یەکان چکە بە یەک کاندید نەچوون ئەگەر یەکیان دڵنیا نەبێ ئەوەی خۆی سەرەکەوێ هەوڵەدان نیساب بشکێنێ بۆ پەرلەمان بۆ هەڵبژارنی سەرۆک کۆمار کاتە فلیمەکەی دووخولەکەی ڕابردوو دووبارە بێتەوە. بۆیە باشترین بژاردە ئەوەیە لە بەردەمی پارتی یەکێتیە بە پاکێجێکی هاوبەش بە لێک تێگەیشتنەوە بڕۆن بۆ بەغا چکە ئێمە بمانەوێن نەمانەوێت پارتی یەکێتی ئێستا زۆرینن هونەوەتەوە زۆرینەوە خەڵک دەنگی پێداونەتەوانێ و ئەویان 32 ئەویان 90 کورسیە دوجار لەگەڵ لایەنی عێراقیەکان هەمان حکوومەت پێکێنن و پێویستیان بە لێک تێگەیشتن و ڕێکەوتنیش هەیە. لەبەرەوە باشترین شت ئەوەیە بۆ ئەوەی کە ئێستا شەڕی کورد لە بەغا جیاوازە لەگەڵ شەڕی لە هەرێما. ئێمە لە هەرێم گلەی زۆرمان لە پارتی یەکێتی هەیە حکوومەتێکی شکست خواردووە خزمەت گوزاری پێ نەکراوە قەیرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەرەمهێناوە بەڵام لە بەغا ئەبێ کۆدەنگ بین بۆ شەڕی قوتی خەڵک موچەی خەڵک بژێوی خەڵک مادەی 140 مافە دەستوریەکان شایستە داراییەکانی خەڵکی کوردستان بەداخەوە بەڵام ئێستا هەموو شتێک بووە بە موچەکە ژەوای لاتوە. باشە بەس وەکو ناوماڵی شەعر ئێستاوانیش لە ناوخوااندا ناکۆکن سوودانی هەرچەندە وەکو دەنگ بڵێن یەکەمی ناو لیستەکانە شعکانە لەوێ شتێکەیە کاک حەکیم لەس ئاوپەیمانێتەکەی ئایا فشەڵڵا اینجا ئایەوە یارمەتی دەری دەبێ بێتەوە بە سەرۆک وەزیران یاخود چانسی لاوازن. سەدر 73 کورسی هەبوو دوو کەسی تری لەگەڵا بۆ 75 نەیتوانێت حکوومەتش ڕاستە شیعەکان ئەگەر هەڵە نەبم وابزانم 188 کورسی نزیکەی 190 کورسیان هەیە بەڵام سوودانیە بەڵام ئەگەر هەمویان بەیەکەوە متتەفق نەبن جۆرە لە جۆرەکان حکوومەت یا زۆری نەبن پێکێنانی حکوومەت قورسە ئەمجارش لەبەرەوە بەڵام پێشەوە ئەبێ پەرلەمان دابنیشێ سەرۆک کۆمار هەڵبژێرە قۆناغی سێم حکوومەت لەبەرەوە بۆیە کاتی ئەوێ بەڕای من بەس سوودانی چانسی هەیە هەیەی بەڵام سۆگەریش نییە لەناو خەڵکە محبوبە سوودانی کاتی خۆی ئەندامی جوێن نوێنران بوو لەگەڵ ئێمە بوو دو ئەزمونێکی ڕابردوشی بەڵێ بەڵام بوو بەم ڕەشەحی تەسوی نێوان شیعەکان گوتمانەیان پێدا و بازەکە بەسەری و نیشت بوو بەس بەڵام قیاسن بە سەرۆک وەزیرەکانی تر ئەتوانین بڵێن ئیشی کردووە بۆیە ئەوە دەنگەکانیش سەلماندی کە توانیوێتی لە ناو خەڵکە پێگەیەک بۆ خۆی دروست بکە و کورسی زۆر بەدەست بێنێ. بەڵام ئایا هەموو شیعەکان متتەفقن لەسەر سوودانی ئەمە پرسیارە جەوهەرەکەی هەمویان هاوڕانی خیر ئێستا هەر چوارچێوەی هەماهەنگی نەک متتەفق نییە لەسەر دژایەتی شەکەن مالیکی بە ئاشکرا و بۆی بلوێ یا بتوانێت سەرەکەوێ وەلو ئەم پرسە لەوانەیە ڕاستە بۆ عێراق و بۆ عێراقیەکانە بەڵام بمانەوە نەمانەوێ هەژمونی وڵاتانیش کاریگەری هەیە لەسەر دیاریکردن یا ڕێکەوتنەکان یان پلە باڵاکان لە عێراق. باش بەس پێشتر پێش بڵێن هەڵبژاردنەکە دەنگۆیەکی زۆر هەبوو شیعەکان دەسەڵات دەست دەدەن ئەوەی بەرەی ئێران بێ هەموو لە ناو دەستێک کە چیسە بڵێن گروپە چەکدارەکان قەدەمی ژووی پەرلەمانی عێراق نەگەشتونەتە 60 کورسی وایە ئێمە ئەزان چۆنە چەکدار جگە لە شیعەکان کە خۆیان هەندێک تەحلیلات هەیە بۆ نمونە ترەمپ قسەیەک فڕێدا یان وەزارەتی خارجی ئەمریکا قسەیەکە پێشتر یانگوتی ئێمە مامەڵە لەگەڵ حکوومەتی داهاتووی عێراق ناکەین یان پەرلەمان هەڵبژاردن ناکرێ و ئەو مەرجانەمان بۆ حکوومەتێکی سوودانی داناوە ئەبێ ئەو هێزە چەکدارانەی لە دەرەوەی وەزارەتی دیفاعە بێت هەڵیان بۆ شوێنەوانێ بڕۆنە ناوەزە دەیەوەی لیستیشیان هەبوو دەنگیشیان هێنا و ئێستا بوون بە ئەمری واقع بێت و مامەڵەیان لەگەڵا بکەین. بەڵام ئایا ئەمە بارودۆخی عێراق بەرە و باشە بەنیان بەرەو خراپ
ڕۆژانی داهاتوو وەڵاممانداتەوە. ئایا ئەمریکا ئەمە قسەی سەرزاری و مامەڵی ژێرەوەی لەگەڵ لایەنە عێراقیەکانە یەکشتە. ئەمریکا یەک سیاسەتی هەیە، دوێڵی بەرژەوەندی خۆیەتی، دۆستی هەمیشەیی کەس نییە، دوژمنی هەمیشەیی کەس نییە، بەڵام دۆستی بەرژەوەندیەکانێتی هەمیشە، یا لەگەڵ بەرژەوەندەکانیاتی. لەبەرەوە ناتوانانی تەجاوازیشیان بکەیت. تازە خەڵک دەنگی هێنا و دەنگی پێدراوە و بەیانی نوێنەری ئەبێ لە وەزارەت و لە پەرلەمانە و ڕۆڵی ئەبێ مامەڵی لەگەڵا بکەیت. هۆکاری چی بوو گروپە چەکدارەکان بڵێنەوەندە هەڵقشان 60 کورسی پەرلەمانیان بەرسێناوە؟ جاری وایە بەرامبەرەکان کە فشارێکەکەن لەلایەنێک جەماوەر وەکو ڕەتفعلێک بۆ ئەو حاڵەتە دروستە بێت. لە کوردستان و خۆشمانە حاڵەتی وایە تووشی قەیرانێکە بێ خەڵک عاتیفەی لەگەڵی عەجوڵە بووی، کابرا بۆ نمونە هەر ڕەشەی لەسەر بووە، سزایەکی لەسەرە، بۆ نمونە سەیرەکە زۆر دژایەتی دەسەڵات نەخشە و پلانێکی بۆ هەیە، جەماوەر ئەمەی بەدڵە لەبەرەوە پشتیوانی لەیەکا و پێم وایە بەشێکی ئەوەیە جەماوەری عێراقی لەوانەیە لە دژی سیاسەتی ئەمریکا و بتێوە نەتەوێت لە عێراقا شیعە زۆری نییە. تۆ کاتێکە تۆ بە ئاشکرا ئەتەوێ دژی هەژمونی شیعە لە عێراقا پلان بنێ، ئەوش هەڵوێستی بێت. بەڵێ وەکو سونەکانیش بڵێن ئەمجار هەر حەلبوسی تقریباً 33 بۆ 36 کورسێکی هەیە، هەرێکەمی ناو لیستە سونەکانە لە ناو سونەکانە پێم وایە زۆری حەلبوسی بۆ سونەکان ئەگەر هەڵە نەبوو هەفتا و بەڵێ لە بینی نەتیجەکان ئەمڕۆ ڕاگەن ئەوەنە کورسیان هەیە کە ئەم نیوەی هەیە، نیوەی زیاتر هێناوە. ئەو ئەنیشکە بە چەند پارچەیەکی ترەوە بە خۆ دەزانێ چەند لیستێکمان هەیە لە ناو سونەکان. یعنی ئەم پەرتەوازەیە کە دروست بووە لە عێراقا هەموو پێکاتەکانی گرتوتەوە، کوردە، سونەیە، شیعەیە، لیستێکی زۆر و یاسای هەڵبژارنەکەش بەڕاستی یاسایەک بوو بە مانای وشە، دژی تعدودیت بوو، دژی خەڵکی سەربەخۆ بوو، دژی هێزە بچووکەکان بوو لە بەرژەوەندی هێزە گەورەکە. ئەم یاسایە ئێمە کاتی خۆی بەڵە ئەم یاسایە ئێمە کاتی خۆی زۆر دژایەتیمان کرد و لەگەڵ پەرلەمانتارە سەربەخۆکانە و هەموو هێزە کوردەکان جگە لە پارتی وێکێتی، بەڵام پارتی وێکێتی لەگەڵ ئێتیلافی ئیدارەی دەولە و چارچەوەی هەڵمانگی و سونەکانە داکۆکیان لێکرد چکامە لە بەرژەوەندی حیزبە گەورەکانە بیرفان. ئێستا حیزب هەیە تۆ هەر نەعەدالەتەکەی لەوایە، بۆ نمونە حیزب هەیە 170,000 دەنگی هێناوە، 4 کورسی بەدەستێناوە، هەیە 150 هێناوە 5 کورسی بەدەستێنەوە، یارە ئەمە نەعەدالەتی تیان تریش. لەبەرەوە ئەم یاسایە ئیجحاف بە حەقی هەندێک خەڵکەکە وەکو یاسای بڵێن دەتوانێت ئەم جارە شەموار بکەێتەوە. بەس من پێم وایە گەورەکان یەکێک لە ئیشەکانی پەرلەمان پێویستە ئەم یاسایە هەموار بکرێتەوە، چونکە لە عەدالەتەوە دوورە، مافی خەڵکە خوا زوڵم لە خەڵکەکە و ڕێگا لە بەردەمی خەڵکی دڵسۆز و پسپۆ ڕەگرێ ئەگەر بێلایەن بێ ناتوانێت بچێتە ناو پەرلەمانەوە. حال وا بڕێرە سپەی بزانام سوودان دێتە هەرێمەکە دوا پرسیارش هەر پێش ینی پێشبینی هیچ دەکرێت، ینی هەر سەدانێکی تەشریفاتی و باسی مەراسیمێک دەکرێت لە دۆکو سوودانی بۆ ئەو مەراسیمە دیارە دێ، ئەو مەراسیمەکە زانکۆی دۆکەیە کەلیمەی عادەتە نەبێەوە لە کەلیمەکە دیارە بەدڵنیایەوە پیرۆزبایی لەگەلی عێراقیکا بەهۆی تەواوبوونی پرۆسی هەڵبژارنەکان و پیرۆزبایی لە براوەکانەکە و پەیامێکیشی ئەبێ بۆ هەموو لایەنەکان کە ئەبێ هاوکار و پشتیوان بین و عێراق لە سەرپێچێکە لە قۆناغێکی گۆڕانکاریداە پێویستی بە هاوکاری و پشتیوانی هەمومان هەیە بۆی خزمەتی عێراق و عێراقیەکان بکەن و کۆمەڵێک لەو جملە مفیدانەی کە تەشریفاتی دێ بڵێ دیارە بۆ ئەو بابەتە دێ بۆ مناسبەیە دێ، بەڵام هاوکاتە لەگەڵ تەواوبوونی یا ڕێگەاندنی ئەنجامی هەڵبژارنەکان. سوپاس دەکەین مامۆستا ڕاستیەکانیانی ئەندامی ئەنجومەی نوێرانی عێراقمان کردی. زۆر سوپاس بۆ ئێوەش. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس باوکاران، خواتان لەگەڵ.